بەشێک لە هێزە سیاسیەکان لەسەر ئاسی ناوخۆ و لەسەر ئاسی منتیقەکەش چاویان بۆ ڕووناکی و پێشکەوتنانی هەرێمی کوردستان هەڵنایەت. بەداخەوە شەوی ڕابردوو لە درنگانی شەودا لە چوارچێوێشێکی ڕێکخراودا کێڵگەی غازی کۆرمۆر کە سەرچاوێکی گرنگی تەواوکردنی پرۆژەی ڕووناکی و دابینکردنی غازە بۆ کارەوەی هەرێمی کوردستان کرای ئامانج. من خۆم پێم وایە بەشێکی یێرشەکان لەوانە ڕەبتی بۆ لەو دەستپێشخەری پارتی کە دەیەوێت هەم بۆ پێکەنانی حکوومەتی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەرگایەکی تر بکاتەوە. سەکەرزان لە درنگانی شەوی ڕابردوو هێرشێکی گەورە کرا سەر کێڵگەی غازی کۆرمۆر بە جۆرێک کە گرفتی گەوری بۆ کارەبا دروست کرد. پێ دوایە هۆکار چی بووە؟ پێ دوایە کێ لە پێش ئەم هێرشانەوە بووە؟ دەستان خۆش بێ، زۆر سپاس. وەکو بەڕێسان ئاگادارن لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەچڕی کاری لەسەرەوە کردووە کە ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ هەرێمی کوردستان بنیادمێت بە تایبەتی سەرچاوەکانی وزە بەگەڕ بخرێت بۆ خزمەتی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سێکترە جیاوازەکان. لەم چوارچێوەشدا بەڕاستی خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەم کابینەدا توانیان لە چوارچێوەی پرۆژەی ڕووناکیە تەواوی ماڵەکانی هەرێمی کوردستان ڕوونا بکەنەوە بە جۆرێک کە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەو خەونەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەم بوو کارەبای 24 کاتژمێری بوو. خۆشبەختانە کارەبای 24 کاتژمێری لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان کەوتە سەر سکەی خۆی و ڕێڕەوی خۆی، بەڵام بەداخەوە بەشێک لە هێزە سیاسیەکان لەسەر ئاسی ناوخۆ و لەسەر ئاسی منتیقەکەش چاویان بۆ ڕووناکی و پێشکەوتنانی هەرێمی کوردستان هەڵنایەت. بۆیە بەڕاستی بەردەوام بیریان لەوە کرێتەوە کە گرفت وە کێشە و ئاڵنگاری بۆ سێکتەری ئابووری و سیاسی ئەمنی هەرێمی کوردستان دروستکەن. بەداخەوە شەوی ڕابردوو لە درنگانی شەودا لە چوارچێوێشێکی ڕێکخراودا کێڵگەی غازی کۆرمۆر کە سەرچاوێکی گرنگی تەواوکردنی پرۆژەی ڕووناکی و دابینکردنی غازە بۆ کارەوەی هەرێمی کوردستان کرای ئامانج کە ئەمەش بەداخەوە گرفتی بۆ کارەوەی هەرێمی کوردستان دروست کردووە لە ماوەی چەند ساعتی ڕابردوودا. لە دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی 20 ساڵی 2024 پارتی دموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم لەسەر ئاستی سیاسی هەرێمی کوردستان و لەسەر ڕاستپاردەی پێشنهادی جەنابی سەرۆک بەرزەنگ لیژنەیەکی وڵای پارتی تەواوی سەردانی لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرد بۆی کە بەدەستپێشخەرێکی نیشتیمانیانەوە بە هەنگاوێکی نیشتیمانیانەوە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێت و پارتی بەردەوام هەمیشە جەختی لەسەر یەک ڕێزی و تەبایی و یەک گوتاری ناوماڵی کردوێتەوە هەوڵدراکە کابینەیەکی هەمەلایەن کە تەواوی هێزە سیاسیەکان بە پێی پشکی خۆیان بە پێی قەبارەی خۆیان بەشداری لەم کابینەیە بکەن و لەم چوارچێوەدا لیژنەی وڵای پارتی سەردانی تەواوی لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرد. بەڵام بەداخەوە لایەنێکی سیاسی دیاریکراو لە هەرێمی کوردستان پێیان وابوو پێویستە لە سەروی ئەو حجم و قەبارەی کە خۆیان هەیان بۆ لە سەروی ئەو کورسانەی کە هێناوێنە بێ پشکیان پێ بدرێت. پێمان وایە ئەمەش کار لەسەر ئاسی سیاسی و بنەماکانی پێکەنانی حکوومەت لە هیچ وڵاتێکی دیارە ناگرێتەوە. بۆی بەڕاستی بەداخەوە ئەوان چەندین جار لەسەر ئاسی کەسی یەکەم بۆ لەسەر ئاسی کادرە وڵاکانیان بە مباشر و غێر مباشر ڕەشەی ئەوان کردووە کە ئێمە غاز یان بەشێک لە سەرچاوەکانی وزە لە سنووری ئەمە ڕاستە لە ڕووی جوگرافیەوە بەشێک لە سەرچاوەکانی وزە دەکەونە سنووری ئەم زۆنەوە کە بە زۆنی سەوز ناسراوە، بەڵام دوجار ئێمە بێ بەڕاندیشی نیشتیمانیانە بە چاوێکی نیشتیمانیان بە سەری بابەتە بکرێت ڕاستە لەم سنووریە، بەڵام دوجار ئەم غازە ئەم نەوتە و تەواوی ئەو سەرەتانی کە لە تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان مڵکی تەواوی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانن و حکوومەتی هەرێمی کوردستان و کاربەدەستانی حکوومەت مافی مامەڵەکردن و ئەوانەیە کە مامەڵەی پێ بکەن. بەڵام بەداخەوە ئەوان من هیوادارم ئەوان نەبوون، بەڵام بەداخەوە ناچارن کە بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گومان بکەن لەوەی کە ئەوان بەشێک بن لەو ئەنجەدا و هیواداریشم بەشێک نەبن لەو ئەجەندایە. بەداخەوە لەگەڵ هەر هەنگاویشی هەرێمی کوردستان یان هەنگاوانی کە پارتی دموکراتی کوردستان دێنێت لە پێناوی یەک ڕێزی و تەبایی نیشتیمانی لە هەرێمی کوردستان هەوڵدرێت لە چەندین لای جیاوازەوە لە چەندین لای هەمە چەشنەوە بەڕاستی ئاڵنگاری و گرفت و بربەست بۆ ئەم پرۆسەیە دروست بکرێت. من خۆم پێم وایە بەشێکی یێرشەکان لەوانە ڕەبتی بۆ لەو دەستپێشخەری پارتی کە دەیەوێت هەم بۆ پێکەنانی حکوومەتی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەرگایەکی تر بکاتەوە. بەڕاستی ئەم خێرانی کە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە و ماوەی زیاتر لە ساڵە وڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی سنووەکانی دەنگدانەوە نوێدەرەکانی خۆیان دیاری کردووە ئەم گرفتە چارەسەر بکات و بەڕاستی هەم بەرەو پێکەنانی حکوومەتی عراقیش دەڕۆنەوە پارتی دموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم لەسەر ئاسی عراق و هەرێمی کوردستان ئەوێ جارێکی تر بە دیدگایشی نیشتیمانیانەوە بە کۆدەنگی لەگەڵ تەواوی لانە سیاسیەکان لە چوارچەوەی خطابێکی نیشتیمانیە بەرەو بەغدا بچن. بۆیە پێمان وایە ئەم تەوقیتەکە یان ئەو تەوقیتەی کە هێرش پێکراوە سەر کێڵگەی غازی کۆرمۆر
ڕەبتی هەیە بە ئەجەندای پارتی دموکراتی کوردستان و ئەو پلان و بەرنامە ڕێژەی نیشتیمانی کە پارتی دەوێت لەگەڵ هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان بینێت هەم بۆ پێکەنانی کابینی دێم هەم بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی تازە حکوومەتی عێراقی. باش لە کۆتاییدا پامت چییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆی کە پشوو درێژ بن و تێبگەن لەوەی کە کۆمەڵێک گروپ یاخود لایەن هەن کە دانوێت لە بەرژەوەندیەکانی یاخود لە دەستکەوتەکانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکوەزیران مەسرور بارزانی بدەن؟ واللهی من بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێم ئەگەر بیرڕای سیاسیشمان جیاواز بێت ئەگەر لێکنێکیشمان جیاواز بێت دوجارە بێ هەمومان لە چوارچێوەی بیرکردنەوەیشی نیشتیمانیانە بیرکەینەوە بەداخەوەی کە کراوە بەرامبەر پارتی دموکراتی کوردستان بەتەنها نەکراوە ئەم بەرامبەر بە ڕووناکی تاوای ماڵەکانی هەرێمی کوردستان کراوە بەرامبەر بە تاوای بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان کراوە. بۆیە ئەگەر بیرۆڕای سیاسیشمان جیاواز بێت دوجارە بێ هەمومان لەسەر پرسە نیشتیمانیەکان لەسەر بابەتە نیشتیمانیەکان کۆک بین و یەکدەنگ بین و تەواوی هێز و لانە سیاسەکانی هەرێمی کوردستان و تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم کارە بەڕاستی من ناویدن ئەم کاری تروس ئەم کارە تیرۆریستانی کە بۆ هۆی کوژانەوەی کارەبای بەشی زۆری ماڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئیدانی بکەن بۆ بەڕاستی حەق هەمومان پێکەوە تێکڕای دەنگ و ڕەنگە جیاوازەکان سەرکۆنی ئەم کاران ناشرین و قێزانەوەکەین بەرامبەر بە تەواوی هەرێمی کوردستان کە ئەنجام درراوە.